دیارە ئەمڕۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ژمارەیەک هەلیکاری بۆ دانیشتوانی قەزای سەید سادق ڕاگەیاند. دیارە ئەو هەلیکاریشی کە ڕاگەیاندراوە بەپێی کۆمەڵێک مەرجە و هەروها ئەو پسپۆڕیانەیە کە وەردەگیرن لەو بارە جیاوازانەیە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێویستی پێیەتی لەسەرم بابەتە و ئەو کێشانەی کە بۆ گەنجان و دەرچوانی سەید سادق لە قەزای سەید سادقەیە خۆی لە چیدا دەبینێتەوە بەدەر لەم کێشانە چی دیکە لە سەید سادق بەدی دەکرێت ئەو بڕا هەلیکاری کە ڕخسانراوە بەسە بۆ گەنجانی سەید سادق من لەسەر ئەم بابەتە وردەکاری وەرگرتنی ئەو کەسانەی کە سیڤی دەنێرن یاخود وردەکاری زیاتر لەسەرم بابەتە من میوانێکم لەگەڵدا دەبێت زانیاریەکان لە وەردەگرم بەڕێز دیاری ڕەفیق کە بەڕێزیان قایمقامی سەید سادقن ڕاستەوخۆ لە سەید سادقەوە میوانی ئێمە دەبێت کاک دیاری زۆر سپاس بۆ ئامادەبوونێت وردەکاری بڵاوکردنەوەی ئەم بابەتە چییە؟ لە کێوە دەست دەکرێت بۆ وەرگرتنی سیڤیەکان؟ زۆر سپاس بۆیەوە ئەلبەت ئێمەمانان لە دام و دەستگای ئیداریەکان هەروەکو ئێوە کە لە سوشال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوبووەتەوە بڕیاری کە بە خۆشحاڵی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕایگەیاندوە بۆی کە فرسەتی کاریان فرسەتی دامەزران بۆ کۆمەڵێک دەرچووی کۆلێژ و پەیمانگەکان بە پێوی اختصاسی کە هیانە لە نووسراوەکی وەزارەتی ناوبراو هاتوو دامەزرێن. ئەلبەت ئەو بەڕێوەبەرایەتی کە لە سنووری قەزاکەی ئێمە ئەکرێتەوە ئێمە لە ساڵانی 2014 هەتاکو ئێستا بە نووسراوی فەرمی داوامان لە وەزارەتی ناوبراو کردووە لە حکومەتەکانی پێشووتریش. ئێمە سەرەتا نووسینگە بووە دواتر بە بڕیاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە کۆبوونەوەیکی سازدا لە ناو قەزای سەید سادق بڕیار درا کە ئەو دایرانی کە سەر بە پارێزگای هەڵەبجەن لەبەرەوە قەزاکەی ئێمە سەر بە سلێمانیە بگەڕێنەوە سەر پارێزگای سلێمانی. بە خوشحاڵی و هەموو بڕیارانە لە ڕابردوو دران ئەوەی کە جێگەی دڵخۆشی بوو ئێمە لە مانگی دوو نووسراومان ئاڕاستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردبەوەی کە ئەو نووسینگەی لە سنوورەکەی ئێمە هەیە و سنووری ناوچەی سەید سادق سنوورێکی فراوانەوە موقع جوگرافیەکەی وا هەڵکەوتووە کە ئەتوانرێ قەزاکانی پێنجێن و شارە زوور و سەید سادقی سوود ببین لەوەی کە بەڕێوەبەرایەتەکە گەورە بکرێت. خۆشبەختانە ئێستا فەرمانی کردنەوەی بەڕێوەبەرایەتەکە دەرچووە کە بەڕێوەبەرایەتەکە بۆ قەزاکانی پێنجێن و شارە زوور و سەید سادقە لەوە خۆشتر ئەوەیە کە ئێستا فەرمانی دامەزراندن بۆ کۆمەڵێک دەرچووی قەزای سەید سادق دەرچووە ئەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی و لە نووسراوی فەرمی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هاتووە جێگەی دڵخۆشیە بۆ هەموو گەنجانی لە سنوورەکەی ئێمە کە هەڵگری و بڕوانامانن تەمەنایەوەکەین بتوانن لە ڕابردوو چۆن شێر ئاستا گەنجانی وڵاتی ئێمە توانیوانە لە بوارەکانی خۆیان خزمەتی دام و دەستگای ئیداری حکومیەکان کەن لە ڕابردووش بەو شێوازە گەرم و گوڕی کە هەبوو لە ئایندە شەر بەو شێوازە بەردەوام من بۆی کە بتوانین دەستباری یەکتری بین لە پێشخستن و سەرخستنی ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەن پەیوەنددارەکان هەیەە. باشە کاک دیاری لە قسەکانی جەناب دۆ تێگەیشتم کە باسی خۆت باسی لێوە کرد کە ئێوەش لە تۆڕ کۆمەڵایەتیەکان بابەتەکەتان زانیوە بۆ وەرگرتنی ئەم کەسانە لەلایەن ئەو ڕاگەیانی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بڵاوی کردوێتەوە. بە نووسراوی فەرمی ئێوە ئاگادار نەکراونەتەوە لەم بابەتە؟ نەخێر بەخۆی بڵاوکراوەکە ئەمڕۆ دەرچووە بۆ من لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ بەڕێز وەزیرەی کاروباری کۆمەڵایەتی لەسەر گرفتێک لە بوونی بینا قسەمان کرد لەسەرم بابەتە و پێی ڕاگەیان بیشەڵا لەم نزیکانە ئەوە دەست پێ ئەەکەین دامەزراندن بۆ ئەو کەسانی کە ئیخساسی ئێمە و پێویستمان پێێتی لە ناو قەزای سەید سادق. بەڵام ئێمە وەکو نووسراوی فەرمی و ئەم ئیعلانی کە ئێستا دەرچووە لەلایەن وەزارەتی ناوبرا بە هیچ شێوەیە ماگەدارنین تەسەورەکەم بە نووسرا و پێمان بگایان لە ڕێگەی ئەلکترۆنیەوە پێمان بگا بۆی ئێمەشەوەی کە لەسەر ئێمە وەکو ئیدارە هاوکاری وەزارەتی ناوبرا بین ئەو لیژنەی کە دروستەکرێت بۆ دراسەکردنی سیڤیەکان کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕاتە وەزارە ڕەنگە ئەو کاتە ڕائیکی ئێمە وەربگیری ئەگەرنا هیچ نووسراوێکی فەرمی نهاتوە. گرنگ نییە لا ئێمە نووسراوی فەرمیمان بۆ بیان ئاگدار بکەن گرنگەوەیە کە ئەو هەموو دەرچووەمانەیە لە ساڵانی پێش و کەڵەکە بووە لەم قەزای ئێمەوە تەواوی کوردستانیش گرنگ ئەوەیە لا ئێمە ئەمانە دامەزێن فرسەتی ئیشان بۆ بدۆزرێتەوە. خۆشبەختانە ئێستا فرسەتە هاتوۆتە پێش ڕەنگە عەدەدەکە کەم بێ بۆ بەڕێوەبەرایەتی ڕەنگە بە بەراورد بکرێت بۆ هەموو دەرچووی کە لە 2013 تا وڵی حەسر نەکراوە تهدید نەکراوە. بەڵام تەسەورەکەم لە 10 بۆ 20 کەسێک بە پێوەی کە ئێمە دراسەمان کردو لای خۆمانەوە پێشیش لەگەڵ جەنابی وەزیرەکە قسەم کردووە لە 10 بۆ 20 تا 15 کەسێک دامەزێن لەو بەڕێوەبەرایەتی. باش پێتان وایە لە وەرگرتنی ئەم کەسانەیە هاوسەنگیەک ڕابگیرێت لە وەرگرتنی
کچان و کوڕان بە پێ و پسپۆڕێکی هەیە؟ بە دڵنیایەوە جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتی خۆی لە خۆی ئافرەتە، من دڵنیام حسابیەویشە ئەکاوە ئێمە پێمان خۆشە فرسەتیش بدرێ بە ئافرەتان جالەوەی کە مەسەلەن بەشێکی زۆری دەرچوو لەم قەزای ئێمە هەیە، بەشێکی زۆریان تەمەنیان کردووە، ئەوەی کە تۆزێ مەسەلەن دڵگرانیە بۆ خەڵکی یان بۆ گەنجانی و تەخەڕوجەکانی ئێمە تهدیدی تەمەن کراوە. بەشێک لەوانە مەسەلەن لە ساڵانی پێشووتر کە خوێنی تاوا کردووە لە 2012 و 11 فرسەتی دامەزرانی نەبوو، بەڵام ێستا تەمەنەکە هەڵکشاوە ڕەنگە ئەم فرسەتی بۆ هاتبێتە پێش نەتوانێت فۆرمەکە وەرگێ، بەڵام بۆ ئێمە گرفت نابێ، مهمەوەیە هاوڵاتیان ئەو کەسانێک کە دەرچوون لەم شارەی ئێمە سوودمەند بن و تەمەنایەوەکەین وەزارەتەکانی کەش ئەم فرسەتە بکەنەوە بۆ فەرماگەکانی کە لەبەرەوە سەی سادق چالەوەی کە قەزایەکی گەورەیە میلاکەی هەرەو میلاکەیە کە هیچ سەردەمی ناحێ بۆ پێش ساڵی 2007 لە 2007 و 2009 هەتاوەکو ئێستا هیچ فرسەتێکی دامەزران بۆم قەزای ئێمە نەبووە. ئەمەی کە ئێستا ئەعلان کرا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردێتی بەڕاستی جێگەی دەستخۆشیە، ئێمە تەمەنایەوەکەین زوو بڕاتە واری جێبەجێکرد. باشە، لە قسەکانی بێشترێ باس لەو کرد کێشەی بینایی دائیرە و فەرمانگەکەتان هەیە، دەکاری ئەم بابەتە گەر بکرێ باسی کەیکا دیاری کێشەکە خۆی لە چی بینیتەوە؟ وڵایی بەڕاستی کێشە و گرفتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. من تەسەورەکەم لە ئایندا ئەگەرم بەڕێوەبەرایەتی دوانەکە گرفتێک بۆ ئێمە دروستە بێ. ئێمە لە ساڵی 2014 گەنجانی ئەم شارەی ئێمە خۆپشاندانێکیان ئەنجامدا بۆی کە کۆلێژ بکرێتەوە لەم شارەی ئێمە. خۆشبەختانە لایەنی پەیوەندیدار وەزارەتی خوێنی باڵا و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان بەگشتی خۆشبەختانە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لەم سنوورەی ئێمە کراوە بە توانی بەشێکی زۆری داواکاریەکانی ئەو کەسانی کە ڕایان ڕغبەتیان لەسەر خوێندن بوو لەو دوو بوارە بخوێنن و ناوچەکانی کەش مەسەلەن لە دەوروبەری سلێمانیوانە سوودمەند بوونیانی لەمەی کە بەڕێوەبەرایەت یان وەزارەتی خوێنی باڵام کۆلێژەی کردەوە. ئەو کۆلێژە ئەو بینای کە ئێستا مەسەلەن تایە خوێندرێ بینای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کاتی خۆی بیناکە بۆ ئەوان دروستکراوە. خۆشبەختانە لە سەردەمی خۆی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەستکردنیان بە مەسئولیت لەو دۆخی کە ئەو کات سی سادقی تیابوو بیناکاندا بە ئیدارەی سەی سادە بۆی کە ئەو کۆلێژە بەردەوام بێ، بەڵام لە 2014 هەتاوەکو ئێستا ئێمەمانان یان وەزارەتی خوێنی باڵا نەیتوانی و بینایەکی گونجاو و شایستە بۆ ئەو کۆلێژە بکات و یان تەوەسوعی کۆلێژەکە و فەرعی کەش بێنێتە سنوورەکە. ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەوێت بیناکەمان لێوەربگرێتەوە. ئەگەر بیناکەشمان لێوەرگرێتەوە ئێمە هیچ جێگەیەکمان نیە بۆی کە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەردەوام بن. تەسەورەکەم ئەگەر ئەو بڕیارە درا ئەو کاتە کۆلێژەکە لەوە چێ نەقڵ بکرێتەوە بۆ سلێمانی جارێکی کە خەمەکانی ئێمە زیادە بێەوە ناڕزایی گەنجان و خوێنکارانی ئەم سنووری ئێمە سەر هەڵەداتەوە. خۆشبەختانە لە ڕابردوو لە هەموو چاوپێکەوتانەی بەڕێز سەرۆکیەکی نیشتمانی کوردستان کاک بافڵ بڕیاری دا کە بینایەکی گونجاو بۆ کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە 30 ساڵە بکات. تەمەنایەوەکەین کە بەڕێزیان چۆن لە ڕابردوو هەموو بڕیارانی کە داوێتی جێبەجێ کراوە دڵنیام ئەمەش جێبەجێ ئەکرێ لە بەرەوە لیژنەکانی ڕاستپاردووە، بەڵام ئەگەر پەلەی تیا بکرێ ئەگەر بێت و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش پەلەمان لێکە لە چۆڵکردنی ئەم بینا و کاتێ ئێمەتوانی خەمێکی خۆمان بخۆین. باشە کاک دیاری ئەم کێشەیە بەدەر لەوەی کە باس لەوە کرد بەڕێز باوڵ جەلال تاڵەبانی بڕیاری داوە کە بینایەک دابین بکات چارەسەری کێشەی خوێندکار و ئەم کۆلێژە بکات. لایەنی معنی هەیە لە هەرێمی کوردستانە بۆ ئاگادارکردنەوەی کێشە و بابەتێکی لەم جۆرە. ئێوە بە نووسراوی فەرمی لانی دیاریکرا و وەزارەتی خوێنی باڵاتان ئاگادار کردوێتەوە، حکوومەت لە سەراستی باڵا ئاگادار کراونەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و بینای ئەم بەشە لە سەید سادق؟ بەڵێ ئێمە جگەلەوەی کە زەویمان دابین کردووە بۆ دروستکردنی بینایەکی گونجاو بۆ کۆلێژەکە و لە ڕابردووی نووساوی فەرمیمان ناردوو بە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی وەزارەتی خوێنی باڵا و عەمیدی کۆلێژەکەش بە بەردەوام جەختی کردوێتەوە لەسەرەوەی کە خەمی بینایی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بکرێەوە. ئێمە لە ڕابردوو بە ڕێز پارێزگای سلێمانیمان ئاگادار کردووە کە ئەگەر بێت و بە زوویم گرفتە چارەسەر نەکرێ ڕەنگە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ڕۆی ئیداری و یاسایەکە کە مافی خۆیانە بیناکەمان پێچۆڵکەن. هەرچەند ئێمە لە ڕابردوو قسەمان لەگەڵ بەڕێز وەزیرەی کاروباری کۆمەڵایەتی کرد فرسەتمان باتێ بۆی کە ئەو بینا تاکو ئێستا کە کۆلێژەکەی تیا بەردەوام هەروە بمێنێتەوە ئێمە بتوانین لە ڕێگەی وەزارەتی دارایی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بینایەک بۆ بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی بگرین. تاکو ئێستا متتەفیق نەبووە، بەڵام بێئەمەل نین لەبەرەوە جەنابیان
هەمیشە لە خەمی دام و دەستگای ئیداریەکانن چ جای ئەوەی کە مەسەلەن کۆلێژێکی گەورە دابخرێ و من دڵنیام ئیشەڵا هۆڵانەی کە دامانە لە ڕێگەی هاوڕێکانمان لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی و لە ڕێگەی ئەشخاصی ناو لایەنە سیاسەکانیش هەوڵمانداوە بۆی کە ئیقناعی وەزیری کاروباری کۆمەڵایەتی کەین بۆی کە هاوکارمان بێ بۆی کە بیناکە چۆڵ نەکرێ و ئێمە گرفتی دابینکردنی بینامان نابێ بۆ بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتێکە کە قرارە بەم نزیکانە بکرێتەوە. باشە کاک دیاری دەگەڕێمەوە سەرپرسی دەرفەتی کارکردن لە سەیساق لەمێ بزانم ئاستی بێکاری لە ناو قزەی سەید سادقا لە چه ئاستێکدایە ڕێژەی ستانداردی تێپەڕاندووە؟ زۆر جار لە ئیعلام و لە کەناڵەکان باسمان لەسەرم بابەتە کردووە. کوردستان بە گشتی بەڕاستی ئێستا بێکاریەکی زۆر هەیە ئەو کۆچە گەورەی کە خەڵکی و گەنجی وڵاتی ئێمە بۆ وڵاتی ئەوروپایەکان دیارە هەموو بیانۆکە ئەوەیە کە کار نییە. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کاقوبات لە سنووری پارێزگای سلێمانی کۆمەڵی پرۆژەی ڕاگەیان لە ڕابردووە هەمیشە لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلیکترۆنیانی کە بە بەردەوام ئەو کاری تیاکا بۆی کە گەنجانی وڵاتی ئێمە کوێنە سەریش بەڵام جیاوازێکە ئەوەیە ئەم شارەی ئێمە لە چاو شارەکانی کە ئێمە هیچ مەسەلەن معمەلێ کارگەیە جێگەیەکی گەوریان فرسەتی کار نییە لای ئێمە جیاوازە لە شارەکانی کە مەسەلەن حکوومەت فرسەتی عملیا کارکردنی زیاتر ڕەخساندووە لای ئێمە هیچ شتێکی وانیەوە گەنجانی وڵاتی ئێمە یان ناوچە شارەی ئێمە زیاتر بەکاری ئاژەڵداری و کوشت و کاڵ و بەشێکی زۆریان پێشمەرگن بۆ بەشێکی کەیان موچە خۆرن بشەکەمەکەیان ئەو لاکەی بێکار و کاسپیە ئێمە زۆر جار مەسەن خەڵک لەیمان لەکە بۆچی ناوبازاری سەی سادق تەنزیم ناکرێت باوەڕکەن ڕۆژانە ئەگەر بێت و ئێمە ناوبازاری سەی سادق تەنزیم بکەین ڕێخستنی بۆ بکەین ئەبێ 500 عایلە بێکارکەین ئەوانەی کە ئێستا لە ناوبازاری سەی سادق ئەوانە هەمویان دەستگیێڕن بەڵێ ئەوانە هەمیان دەستگیێڕن بەقاڵن لە ناو شاری سەی سادق توانیوانت لەگەڵەوەی کە خوێندنەکەیان تاواکەم بشێوەیەک بۆ ماڵم ناڵێن دابین کە ئەگەر بێت و ئێمە ئێستا ئیجراتیان لەگەڵاپیان ڕێخستی وەکو نمونە باسم کرد ڕێخستی ناو بازار ئەمانە 500 ئیشەکە لەو بازارە تۆ فی سێ چواریشی کە ئەوە نزیکەی 12,000 کەس لیا بێژیان و بژێویەکەی لەبەرەوە بەڵێ بە تەکید بێکارێکی زۆر هەیە لە سنوورەکەی ئێمە وە کاری کشت و کاڵیش بۆ خۆتان وەزعی کشت و کاڵە بینە بەروبمە کشت و کاڵەکانی ئێمەوەی کەی بینی جوتیاران بە بەرداوامی گلەی و گازندیانەیە لە ساغ نەبوونەوەی بەروبمەکانیان و کاری ئاژەڵی شەوەیە کە ئەیبینی لەبەرەوە بەڵێ بێکاری هەیە و فرسەتی دامەزراندن نەبووە لە ڕابردوو و جیا لە قەزاکانی کە ئێرە شارێکی قەرەباڵخە ئێمە هەر خوێنکاری ئێستا ناو ناوەندەکانی خوێندنە ساکە نزیکەی 25 بۆ 27,000 خوێنکارمان هەیە جا لەو نزیکەی ئەم ساڵ 2000 و شتێک بەست ئەو کەسانی کە لە پۆلی شەشی ئامادەی بە هەردوو بەشە و سێ بەشەکەشەوە بە خوێنی ئیسلامیەکە نزیکەی 2000مانە بۆ ئەمانە هەمیە نێریتە ناو زانکۆکان و لە ناو زانکۆکان خوێن تاواکە ئەگەڕێنەوە داوای کارەکەن هیچی کاری دەست ناکەوێت ڕێکخراوەکان هەنێ جار کاریان کردووە ڕێکخراوی سیدیۆ ڕێکخراوی یاوە ڕێکخراوی جیایزێت و کۆمەڵی ڕێکخراوی کە لە ڕابردوو تقریبن بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بوون بەڵام بە پێی پێویستی و بە پێی و حەجم و قەبارە گەورەی گەنجان و خوێنکارانی ئێمە کە لە ڕابرد و تەخەڕوجیان کردووە لە حەجمی ئەو هەموو بێکارێنێک کە ئێستا لە سنوورەکەی ئێمە هەیە. کاک دیاری هەڵبژاردەی سەید سادق یەکێکن لە هەڵبژاردە باشەکان کە یاریزانی باشیان تێدایە کە لە کاتی خولە جیاوازەکاندا کە یاری دەکەن ئەمانە بە بەردەوامی ناویان دەهێنرێت ئەمێ بزانم ئەم یاریزانانە ئەم گەنجانش بە هەمان شێوەیەکیان بۆ کراوە. وەڵاهی ئێمەمانان لە ئیدارە قۆناغێک هاوکاری زۆر باش بووین بۆ بەسپاسەوە بەڕێز کاقوبات چێگری سەرۆکیی حکوومەت لە ڕابردوو لەسەر بودجەی تایبەتی خۆی و لەسەر بودجەی ئیداری گشتیەکی نیشتمانی کوردستان و ئەشخاصەکانی ناوە حیزبە لە ڕابردوو هێرۆخان و دواتریش هەموو بەشێک لە سەرکردایەتی مەکتەب سیاسەکانی و حیزبە بە شێوەی قۆناغ و جیاجا و بەپی بڕی جیاواز هاوکاری نادی سەی سادق بوون. ئێمە من بۆ خۆم سەردەمێک سەرۆکیەویانە بوون ئەو کاتە مەسەرەن سەی سادق لە پلە سێ بوو خسمانە پلە دوو پلە یەک ئێستا لە نایابە خەڵکی سەی سادق دڵێکی زۆریان بەمیانە خۆشە و من دڵنیام ئەگەر هاوکاری بکرێن و دەستباری یاریزانەکان و نادی سەی سادق بکرێ ئەکرێ ئەنجامی زۆر باشتریان هەبێ
بۆ خۆتان نەزانن ئاشبوونەوەی خەڵکو و تۆپی پێ ئەکرێ بڵێم دەستپێک و مەبدەەکەی بۆ قەزای سی سادقە گەڕێتەوە. سەردەمانێک وەرزش لە هەموو شار و شارۆچەکان بێزراوترین کار بوو کە هیچ هاوڵاتێک یا هیچ جمهورێک سەری وەرشی نەکرد. بەڵام کە ئەو جمهورە گەور و زۆرەی سی سادقیان بینی ئەو حەماسەتە گەوریان بینی بۆ نادیەکە وای لە هات یانەکانی کە مەسەل لە شار و شارۆچەکان لە دەربەنی خان لە چەمچەماڵ لە دوکان لە شارەکانی کەش وای لێ هات کە خەڵک جارێکی کە ئاشبوونەوە لەگەڵ وەرزش بۆ برەودان و کاری باشتر لەسەر وەرزش بکرێ. ئێمە بمبووری تخوا هاوکاری کراوین وەک باسم کرد بۆی دووبارەی کەمەوە جێگری سەرۆکی حکومەت زۆر هاوکاری کردوین لە دابینکردنی ئۆتۆمبیل لە نۆژەنکردنەوەی یاریگاکە و لە هاوکاریکردن یان بڕینی موچە بۆ یاریزانانەی کە ئەخریان لەگەڵاکرێ و ئێستاشی لەگەڵا بێ بە بەردەوام یانەکە لەسەر ئەو هاوکاریانەی بەڕێ جێگری سەرۆکی حکومەت و نووسینگەکەیەتی ئێمە سپاسیانەکەین. بەڵێ ئەم گەنجانی کە لە هەڵبژاردەی سەید سادقا یاری دەکەن زۆر جاریش لە نێو یاریەکانە براوە بوون. ئەمانە بە هەلی کارێک تەماشا دەکرێت سیر دەکرێت ئەمانە لە ڕووی مادی و هاوکاری دەکرێن کاک دیاری؟ نەخێر هەلی کار نییە بەشێک لە یاریزانەکان ڕاستە بەشی سادقن. با پاڵپشی دارایی باسم کرد بۆت کە بودجەیەکی تایبەت هەیە لەلایەن جێگری سەرۆکی حکومەت لە ڕابرد و هاوکاری زۆر باشی کردوون. ئێستش ئەو عقود و گرێبەستەی کە نادیەکەیەتی لەگەڵ یاریزانەکان بەشێکیان یاریزانی دەرەوەی شارن، بەشێکیان هی وڵاتی ئێمەنی وڵاتی ئێرانن و لە ڕابردوویشی خارج ئەوروپاشی تیا بووە. خۆشبەختانەمە دامێکی گەورەی جێگری سەرۆکی حکومەت بووە لێبڕانی ستافی یانەکە بوو لەوەی کە زۆر جارە گەشتە حاڵەتێک دەستیان لە هەموو کەسێک پانە کردەوە بۆ یانەکە نەکەوێت. نەخێرەمە فرسەتی کار نییە، فرسەتی کار ئەکرێ بۆ تەواوی یا تێکڕای ئەو خەڵکە دابین بکرێ. ئەگەر ملاحەزەتان کرد بێ کاتێک یاریەکی سی سادق ئەنجام درابێ زیاتر لە بۆ 15,000 کەس دیمەنیان سەیری یاریەکان کرد و تەماشا یاریەکان کرد و مشەجیع و هاندەری یانەکە بوون. ئەمانە هەمی گەنجی خوێنگەرمی ئەو شارن کە لە ڕابردوو خوێندنیان تەواو کردووە بەڵام بەداخۆ ئێستا فرسەتی کاریان نییە. من دڵنیام حکومەتی هەرێمی کوردستان و دۆخی دارایی باش بێ و ئەم قەزای ئێمە ئەکرێ بڵێم ببێ بە شوێنێک کە حکومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتەکان ئاوڕی جدی لێبنەوە. لەبەرەوە ناوچەکە وا هەڵکەوتووە سێ ڕێ و چوارڕێی دوو پارێزگا دوو سێ قەزایە بۆیە فرسەتی کارتیایە زیادەکەەوە ئەکرێ مەعامیلی گەورەوە بەتایبەت لە کاری کشتتوکاڵی ساردکەرەوە و ئەلوەی مۆدیرن و کۆمەڵی کاری تیا بکێ بە حکمی کە دەشتەکەشی دەشتی بەپیتە ئەکرێ بڵێم بەشێکی زۆری گەنجانی ئەم شارەی ئێمە خۆیان خەریکن بۆ کارانەوە دەستکەوتێکیش بۆ خۆیان زیادکەن. کاک دیاری من زۆر سپاس دەکەم کە لەم تەورەی بەرنامەکەمان ئامادە بوویت ماندوو نەبی. دووبارە سپاس بۆ دیای ڕەفیقکە بە ڕێزیان قایمقانی قەزای سەید سادق بوون و ڕاستەخۆ لە سەید سادقەوە میان ئێمە بوون ماندوو نەبوون.